بەناوی خۆی بەخشندە و میهرەبان 26 ساڵ پاش ڕاپەڕین چی لەباری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا گۆڕاوە. 26 ساڵ پێش ئێستا گۆڕینێکی گەورە لە ژیانی کوردانی باشوور هاتە ئاراوە. ئەو کاتە خەڵک هەموو شتێکی هەبوو، خاوەنی هەموو ئومێدێک بوو و شۆڕژگەرانی خاوەنی هیچ بوون. بەڵام دوای ئەو قۆناغە و ئێستا خەڵک خاوەنی هیچە و شۆڕژگەرانی ئەو کاتە و بڕیاربەدەستانی ئێستا خاوەنی هەموو شتێکن. ئێستا خەڵک و هاونیشتیمانی بێزارترین دۆخی ژیانیان بەڕێ دەکەن. لەم بەرنامەیەدەوە دەپرسین لە پاش ئەو هەموو ساڵەی حکومڕانی لە هەرێمی کوردستانی عێراقدا ئایا ئەو مێژووە شایانی لێپرسینەوە و ڕەخنەگرتنێکی توند نییە؟ بۆچی قورسترین بڕیار لای حیزبی کوردی تەبایی نێوخۆ و تەنازوو لە بۆ یەکتری؟ ئایا ئێستا و پاش 26 ساڵ لە حکومڕانی نەگەڕاوینەتەوە بۆ سەردەمی بەرەی کوردستانی؟ لەگەڵ چەندین پرسیاری تر لە بەرنامەی پرسی ئەمڕۆماندا تاوەتۆ دەکەین بە بەشداری هەرێک لە بەڕێزان کاک فازڵ قەرداغی نووسەر، بەڕێز کاک ئاسوعلی چاودێری سیاسی، دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر، مامۆستای زانکۆ سپاسانەکەین بۆ کاتی خۆتان بە بەرنامەکە دەبەخشن. دکتۆر ئەگەر بێمە لای بەڕێز سەرەتا، ئەوەی کە زۆر دووبارە ئەبێتەوە لە ئێسادا بازەکرێ دەستکەوتەکانی ڕاپەڕینە. ئەو دەستکەوتانە چین کە ئێستا دیار بێ و خەڵک هەستی پێ بکات؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، ڕاپەڕین بۆ چرکەساتی خۆی وەرچەرخانێکی زۆر گرنگ بوو. توانی هەموو کورد لەو چرکەساتەیە یەک خا بە ئاراستەی ئامانجێکی هاوبەش، چکە دیدی هاوبەش هەبوو، بیرکردنەوەی هاوبەش هەبوو و ئامانج و بەژەوەندی هاوبەش هەبوو، خواست و خەوی هاوبەش هەبوو. توانی کوردستان بە کەرکووکیشەوە لە درندەترین ڕژێم پاکاتەوە کە هەر چەند ساڵێک پێشەوە بە 2 ساڵ پێشەوە 3 ساڵ پێشەوە 182,000 زیاتر لە خەڵکی کوردستانی ئەنفال کردهبوو. شارێکی وەکو هەڵەبجە و دووروبەری بە چەکی کۆکوش بەردومان کردهبوو. بەشی زۆری دێهاتەکانی بە تایبەتی ئەم ناوچانەی پارێزگای سلێمانی داگرتە بوو. کوردستانی لەت کردبوو بۆ بەرەیە کە سەر بە ڕژێمەکەی بن و بەرەیەکی ترکە ڕوبەڕووی بنەوە. بارودۆخێکی ئابووری سەخت ڕوبەڕووی کوردستان و عێراقیش بووبوویەوە لە دوای شەڕێک لە دوایەکانی کە عێراق بەرپای کردبوو، چ لەگەڵ ئێرانە، چ دوایی لەگەڵ کوێیت و وڵاتەکانی ترە، چ ئەوانەی کە لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستانە ئەیکرد. بێئومێدێکی گەورە ڕووی کردبوویە خەڵکی کوردستان لەوەی لە دوای ئەنفالەکانەوە بە تایبەتی بە داگیرکردنی بارەگا سەرەکیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو کاتە هێزی کارای فعلی بوو لە سەرزەمینی خەباتی نیشتیمانی ڕاستەوخۆ و بە چەکی کیمیایی و چەکی کۆکژ لەو شوێنانەیە وای کردبوو کە جارێکی تر وا تەسەور بکرێتەوە ئەو ڕژێمە بە جۆرێ بەهێز بووە، مانا بۆ هیچ شتێک ناهێڵێتەوە. بۆیە ئەو چرکەساتە زۆر گرنگ بوو کە خەڵک لە پێشاوە دوجاریش بە پشتیوانی هێزی پێشمەرگی کوردستان توانیان ئەو ڕژێمە کوردستان لەو ڕژێمە پاک بکەنەوە و توانیان بۆ ماوەیەکی کەم تەوان هەتا سەرەتای مانگی نیسان بە کەرکووکیشەوە لە بیستی ئەم مانگی ئازارەیە ڕزگار بکەن وەوا بکەن کە خەڵک بە ئومێدێکی گەورەوە و ئیرادێکی گەورە دروست بێتەوە کە سەرکەوتن و ورەبەرزی و بەگژاچوونەوە و داکۆکیکردن و قوبوڵ نەکردنی ستەمکاری بچەسپێنن. دیارەوە زۆری نەخایەن چکە لە سەرەتای مانگی نیسانە کۆڕەو بوو، بەڵام کۆڕەویش وەڵامێکی ڕازگۆیانە و بێرانی خەڵکی کوردستان بوو لە بەرامبەر ڕەتکردنەوەی ڕژێمی ستەمکاری بەعساوە بەرامبەر ستەمکاریە. بۆیە ئەو کاتی کە دەستی کرایەوە و پەلاماری کوردستان باتەوە خەڵک هەمووی ڕەدی کردەوە. لە سەدا ئەتوانم بڵێم 90 زیاتری خەڵکی کوردستان ئامادە بوون هەموو شتێ بەجێ بێڵن بە خاکەکەشیانەوە لە بەرامبەر ئەوەیە بوو بە ڕاپرسێکی ڕاستەوخۆ، ڕاپرسێکی واقعیانەی کە خەڵک تایە نەک هەردەنگ بخاتە سنووقێکەوە خۆی نمایش کرد و ئەبوو بەمایی ئەوەی کە بڕیاری 688 دەرچێ و زمینەیەکی ئارام دروست بێ. لە ڕاپەڕین و کۆڕە و گرنگتر ئەو گەنج و ناڵانی شاری سلێمانی بوو کە حەڤەدە بابیان لە مانگی نوێیان سووتان و بە فیعلی ئەوە بە تەواوی وای کرد کە حکوومەتی بەعز ناچار بێ خۆی نەک لە ژێر فشارێکی گەورەی ئەو هێزانی ئێمە هەمان بوو، لە ژێر ئیرادەی ئەو خەڵکی کە ئەو کەلتورە فێر بوو کابێ ستەمکاری و بەعز ڕەت کاتەوە ئیداراتی لە کوردستان کشانەوە و دوجار ئەمە بوو بەمای ئەوەی کە کۆمەڵە دامەزراوە دروستکەین. ڕاپەڕین ئەوە بوو توانی شەرعیەتی ستەمکاری شەرعیەتی تۆتالیتاری بگۆڕێ بە شەرعیەتی شۆڕژگێڕی، بەڵام بەداخەوە هەتا ساڵی 92 نەیتوانی شەرعیەتی شۆڕژگێڕی بگۆڕێ بۆ شەرعیەتی
دیموکراسی لە 92 شا لە جاتیبی گۆڕێ بە شەرعیەتی دەستوری گۆڕی بە شەرعیەتی دیموکراسی تا ئەم دەقێش کە قساکەین ئەبێ خەباتکەین و بەردەوامی لە ڕاپەڕین بۆ ئەوەی معنا ڕاستەقینەکەی ڕاپەڕین ئەوە بێ کە شکۆی خەڵکە بە سەنتەرگرتنی خەڵکە کە ئەبێ ئەو شەرعیەتی شۆڕژگێڕیە نەگەر بە شەرعیەتی دیموکراسی بگۆڕێ و پەرلەمان و حکوومەتی کارتۆنیمانە بێ ئەبێ بگۆڕێ بە شەرعیەتی دەستوری و بە حکوومەتی وڵات. دەستخۆش سپاس بۆ ئەو گێڕانەوەی مێژووە بەڵام دەستکەوتەکان کە باس کرا ئەمەژش پێگر کەمێک بەڵام ئەمێ پرسیارێکە بکەم بەراوردێک باس سەرەتای قسەکانی جەناب باسەوەت کرد کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەگشتی بە حیزبە سیاسەکانی ئەو کاتێشەوە لە دۆخێکی نائومێدیە بوون کاتێکە ڕاپەڕین ڕوویدا تۆ ئەم بەراوردە لەگەڵ ئێستا چۆن هەڵەسەنجێنیت کاتێک ئێسێش خەڵک زۆر نائومێدن لەم لایەنە سیاسیانە کە دۆخی هاوڵاتی خۆیان لەم کاتە بەرەو خراپی ڕۆیەوە و ئومێدێکی وا نابێنن ئەمڕۆ هاوڵاتی زۆر نائومێدە لە دەسەڵات و لە خود بەڕێوەبەرێتی خۆی و شۆڕژێڕەکانی پێشوو کەیسە بڕیار بەدەستن ئەم بەراوردە چۆن ینی بەراوردی ئەمانە بەیەک ناکرێت زانی ئێمە بەڕاستی زۆر سێری مێژووەکەین ڕاپەڕین و گۆڕانکاری و گۆڕینی سیستەم پرۆسەیەکی بەردەوامە چۆن خەڵک لەدایکە بێ و ئەمرێ پرۆسی سیاسیش لە هەر وڵاتێکا وایە ئەوە ئێمە ڕاپەڕینمان کرد ئیتر وازمان لێنا بۆ کەمینەیەکی منەظەم خەڵک کردی لە پێش هێزی پێشمەرگەی کوردستانەوە کە هێزی پێشمەرگەی کوردستانیش خەڵک خاوەنیەتی کوڕی ئەم میلەتە و کچی میلەتە پێشمەرگەی ئەم وڵاتە بوون خەڵک پژگیری کردوون بە نەتیجە ئێمە ڕاپەڕینمان کرد زۆرینەیەکی نامنەظەم هەتا ئێوارەی ئەو ڕۆژەی کە شوێنەکان پاکرانەوە کەمینەیەکی نامنەظەم کۆنتترۆلیەکە هەموو کاتێک واهەیە زۆرینەیەکی منەظەم گۆڕانکاریەکانەکە خۆ پیشاندانەکە کەمینەیەکی منەظەم دەستکەوتەکانە باتەوە ئەوەیەکە ئەبێ ئەمە بگۆڕین ئەبێ زۆرینەی منەظەم دروستکەین ئەمە لەلایەکی تر ڕاپەڕین بۆ چرکەساتی خۆی کە کراوە و خەڵکە بەشداریان کرد وەڵامدانەوەی ئەوە بوو دروستکردنەوەی شکۆ و جوامێری ئینسانی کورد و ڕەتکردنەوەی ستەمکاری بوو کاتێکی تر کە ستەمکاری دروستە بێتەوە نابێ بڵێ من لەنەوەیەکە ڕاپەڕینم کردووە ئیتر تەواو ستەمکاری دروست نابێتەوە و بەعز نەماوە ئیتر ستەمکاری نییە بە نەمانی بەعز ستەمکاری کە تەواو نەبوو تۆ بێ بەردەوامی لە تەواوکردنی پرۆسی ڕاپەڕین پرۆسەیەکی بەردەوامە لەنەوەیەکە تەواو نەبووە بە دروستکردنی حکومەت و پەرلەمان تەواو نەبووە بە دروستکردنی سەرۆکایەتی هەرێم تەواو نابێ حتا بە سەربەخۆیی کوردستانیش تەواو نابێ لەوانەیە بەڵێ بە بەردەوامی ئەو نەوەیە چۆن بیری کردەوە ڕەدی کردەوە نەوەیەک لە دوایەکانە بێ بپێشنەوە لەوەی ئایا دۆخی ستەمکاری و دادپەروەری و مافی خەڵک و کەرامەتی ئینسان و ئازادیەکان لەکوێن لە هەر قۆناغێ لەمانەیە با کورد خۆشی حکومەتی خۆی بێ با کورد خۆی خاوەنی دەوڵەتی سەربەخۆشی خۆی بێ ئەگەر ئەمانە پارێزراو نەبن یاسا سەروەر نەبێ دامون دەستگاکان دامون دەستگای خەڵک نەبن گروپێک خەڵکیە بنەماڵەیە کۆنتترۆلی کرد ستەمکاری دروست بوویەوە بێ بە گژیا بچینەوە بۆیە ناکرێ ئێمە ئەبێ لەوە بەراوردکەین چۆن گیانی ڕوبەڕووبوونەوەمان هەبوو لە نەوەیەکە ئەبێ هەمان گیانی ڕوبەڕووبووانە بێ لە ئێستاە لە بینی قەوسێکە بەو میکانیزمانی کە بۆ ئیستا ئەشێن چکە و کاتە ئێمە باسمان لە وڵاتەکەی خۆمان کردە دەرەوە بەڵام ئیستا بەداخەوە ئێمە ڕۆح و جەستەمان تێکەڵی ئەم گەندەڵی و نەهامەتی و ستەمکاریە بوون ڕۆح و جەستە بە ئاسانی لە یەک جانابنەوە گنا ئەمرن هەردووکیان بۆیە پێویستمان بەوەی بە خەباتی مەدەنیانە بە فشاری بەهێز بە ئیرادەی بەهێز بەگشت هەموو ستەمکارێکا بچینەوە ئەگەر ئەوە حکومەتی هەرێمی کوردستانیش بێ ئەگەرەوە هێزە سیاسەکانی کوردستانیش دەستخۆش بێ کاگاسەوە بێم لای بەڕێزت هەموو کات فاکتەرە ئیقلیمی نێودەوڵەتەکان کاریگەریان لەسەر گۆڕینە گەورەکان هەبووە بە تایبەتی ئەگەر سەری باشووری کوردستان بکەین وەک نمونەیەک ڕاپەڕین بە نمونە بێنینەوانێ ئەو هەلومەرجەی کە هاتە ئاراوە لە پاش شەڕی کەنداوی ئەو کاتە ئەوە بوو بە هۆکارێک کە ئەو هەلومەرجی ناخۆش لەبار بوو کە ڕاپەڕین سەری گرت وەکو دکتۆر باسی کرد لە پاش ئەو هەموو قوربانیدانی کە خەڵک کردی لە کوردستانی باشوورە ئەگەر تۆ بێی بەراوردی کێ بە ئێسش دیسانەوە هەلومەرجێکی و کاریگەریەکی نێودەوڵەتی و جیهانی هەیە لەسەر باشووری کوردستان ئەمە تۆ چۆن هەڵەسەنجێنی لەم کاتەیە ئەکرێ لە هەرێمی کوردستان لە سیاسەکان و ناوەندی بڕیار لە هەرێمی کوردستان بەگشتی چۆن سود لەو بارودۆخە نێودەوڵەتیە وەرگرتن بە قازانج بۆ گەلی کورد بەسپاس و سڵاو بۆ بینەرانی بەڕێز درود بۆ گیانی گیان بەخت کردوان و قوربانیانی ڕاپەڕین و پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین بەڕاستی ئەمڕۆ لە یادێکی دڵتەنگان لە جیاتی ویلایەتێکی دڵخۆشا بین یادی ڕاپەڕینەوە یادێکی زۆر گەش و خۆش بووە بەڵام بەداخەوە ساڵ بە ساڵ ڕەونەقی و یادانە کەمەکرێتەوە کە ئەوەش دەرەنجامە من وایە بینم ئێستا لە جیاتیەوەی کە بە مێژووا بچینەوە بە شیکنەوەی بۆ دۆخەکان بکەین کە ڕاپەڕین بەڕاستی
کارێکی مەزن و گۆڕانکاریێکی مەزن بوو بەڵام ئەم کارە مەزنە زیاتر کاردانەوە بوو لەوەی کار بێ کاردانەوە بوو بۆ ستەمکاری بۆ ئەو داپڵۆسین و شێوازە وێرانکاری کە بەعس بەرامبەر بە خەڵکی کوردستان ممارەسەیە کرد بەڵام ڕاپەڕین معریفەیەکی لە پشتەوە نەبوو ینی کاردانەوەی خەڵکی بێزار و تەنگ پیاڵچەندراوی کوردستان بوو بەرامبەر بەدەسەڵاتی بەعس لە پشتیەوە بڕیار بەدەستان و لایەنە سیاسیەکان ئامادە بوون بۆی کە کۆنتترۆلی ئەم دۆخە بکەن و دەستی بەسەرا بگرن بەڵام ئەوان هیچیان خاوەنی معریفەیە نەبوون بە بڕیاردەستانی کوردستان بە معریفەیەکی دنیابینی و معریفەیەک و ڕواینێکەوە نەهاتنە ناو ڕاپەڕینەوە و ڕاپەڕین بە ئاڕاستەیەکا برن کە بە ئامانجەکانی خۆیان بگا بە پێچەوانەوە ئەگەر وانە بوو چی پاڵی پێوەنان ینی لە جێی معریفە چی هەبوو هیچ ئەقلێتێکی پاوەنخواست خۆسەپێن یەکتر قوبوڵ نەکرد و ئەمە ئێستا ئەیبینین دەرەنجامە بۆ ئەو مێژووە هەموو لایەنەکان بەبێ جیاوازی ئێستاش کە لایەنەکانی ڕاپەڕینە ئەوەنەی باز لە خۆ بە پاڵەوانکردن و تەزویری مێژوو ناشرین پیشاندان و بچوو پیشاندانی ئەوانی تر ئەبیستین ئەوەنە شیکردنەوە بۆ دۆخی هەرێمی کوردستان نابینین ینی لە 26 ساڵی ڕابردووە قازانجی لەکوێدایە ئەو بابەتە ینی ئەو ئەقلێتێکی دواکەوتو هیچ قازانجێکی تیان نییە جگەل لە یەکناشرینکردن لە دەستدانی هەلەکان نابودکردنی بەرودۆخەکەەوەی کە پێگەشتوین حیزبەکانیش مەبەسمە ینی ئەوە چی ئیسفادێکی لێ ئەکرێت لایەنێک لە لایەنەکان یان دوو لایەن ڕەنگە سوودێکی کاتی کەسی و بنەماڵەیی و حیزبی لێ بکرێ بەڵام لەسەر ئاسی دوور سوودەکەی ئەوانیش سوودبینەکەی ئەوانیش درێژەی نابێت چکە نمونەی زۆر گەورەمان بینی لە هەر ناوچەکەی خۆمانە من هەنجار یەمە سەر ئەوەی کە داوا لە دەسەڵاتدارانی کوردستان داوایان لێکرد بەرژەوەندەکانی خەڵکە بەرچاو بگرن من لای خۆمە خەریکم لەوە ئەبمەوە و داوایان لێ بکەم ئێستا ئەمەوێت داوایان لێ بکەم دەست بگرن بە بەرژەوەندەکانی خۆیانەوە چکە ئەمە ئەیکەن بەرژەوەندەکانی خۆشیانە فەوتێنێ ینی ئەوەی کە دەسەڵاتە ستەمکارەکانی ناوچەکە کردیان بۆ هەژمون خوازی و بۆ هەڵلوشینی هەموو کۆمەڵگا سەری خۆیانی خوارد لە قوڕجان گیرا و چەند ستەمکار و دەسەڵاتداری زۆر بەهێز و ترسناک هەبوون لە ناوچەکە چارنووسیان لەبەر چاوە بۆیە من داوای دەسەڵاتدارانەکەم خەڵکیان فرامۆش کردووە و هیچ گوێ بە خەڵک نادەن ئەوە لێگەڕێ با گوێ بە خۆیان بن با گوێ بە مناڵەکان و نەوەکانی خۆیان بن کە چارەنووسیان بە چارەنووسی دەسەڵات و نەوەی دەسەڵاتدارانی هاوڵ لێبوونەوە نییە ینی کۆتایی هێنان نییە بە هەوڵێک کە خەڵک بەنیازی گۆڕانکاری و چاکسازی بێنێتە ئاراوە خەڵکیش ینی بەداخۆ دەنیا دەسەڵاتداران نین کە خەتایان هەیە لەم دۆخە تاک بە تاک هەریکەی بە پێگەی خۆی بە شوێنی خۆی لە درێژە کێشانی ئەم دۆخە بە هەدەردانی ئەم چەندین ساڵ و هەلانی کە لە پێشمان نبوو خۆ دەسەڵاتدار ئەگەر خەڵک بە وشیاریەوە بەڕوویە بوەستێ نەبێتە ئامڕاز بەدەستێەوە ئەو شەڕە حیزب و شەڕە ناوچە و شەڕە عەشرەت و شەڕی نەیکە ئەوان پیانەکەن نەیکە ئەوان ئەویان بۆ ناچێت سەر بۆیە کاڵم معریفە ئەوە هیچ کۆمەلگاکەمان زۆر لە دواوە تا ئێستاش و ئەو کات سەرەتای ڕاپەڕینیش بەڵام دەسەڵاتدارانیش هاتن بەکار ئەو کاردانەوەی خەڵک کە دژ بە ستەم کردیان گۆڕیان بە ئاڕاستەیە کە ستەمێکی نوێ بەرهەم بێنێ ئێمە نەمانتوانیوە لەم 26 ساڵ و زیاد لە چارەکە سەدەیە سیستەمێکی وا دابڕێژین لە هیچێکی لەو بۆرانەی کە بەڕێز لە سەرەتای بەرنامەکە باسی کرد نە لە ڕووی ئابووریەوە نە لە ڕووی سەربازیەوە نە لە ڕووی کارگێڕێەوە نە ڕووی پەروەردەیەوە نە ڕووی تەندروستیەوە لە هیچ ڕوویەکەوە نەمانتوانی لێ زیادکردنێک و بناغە داڕشتنێک بۆ حکومڕانیەکی تەندروست و پایەدار دابڕێژین بۆیە ئێستاش هێشتا من هەنجار لێم هێشتا لە خاڵی سفریشتانین ئەبێ هەوڵ بدین بگەینە خاڵی سفر چکە ئێستا لە ژێر سفرەوەین و هێشتا خەڵکی کوردستان ڕزگاری نەبوو لەو نیگەرانیە خۆ دەستکەوتی گەورەی هەر دەسەڵاتێک هەر حکومڕانیەکەوەیە خاڵی یەکەم دڵنیایی بۆ خەڵک بەدی بێنێ ئێستا خەڵکی کوردستان بە بڕای من لە هەموو کاتێک و لە هەموو دۆخێک و تەنانەت لە سەرەتای ڕاپەڕینیش نائارامتر و داهات و ناڕۆشنترە و ئەوەی کە ئێستا ئەیبینین سەرەتای دەستپێکردن وەرگستانی شەڕێکی ناوخۆی لە کوردستانە کاری بۆ ئەکرێ کە پاش 26 ساڵ لە حکومڕانی پاش ئەو هەموو وعد و بەڵێن و قوربانی و زەرری کە درا پاش ئەو بە درۆوە حرامکردن و پاش گەزبوونەوە و پەشیمانبوونەوە لە شەڕی ناوخۆیە کەچی لە چرکە ساتێک ئابینین کە هیچ شتێک نەگۆڕاوە و ئامادەیەکی
گەرموگوڕ هەیە بۆ شەڕی ناوخۆ بە بەرژەوەندی نێران و داگیرکەرانی خەڵکی کوردستان دەست بە خواستەکانی خەڵکی کوردستان. من لێرە یەک خاڵ زۆر سەرنجم ڕاکێشێ، زۆر سەیرم لێ دەسەڵاتدار و بڕیاردستانی ئەم وڵاتە یەکتری بەڕێگر و بربەستی بەردەم سربەخۆیی بزانن، داگیرکەرانی کوردستان بە پاڵپشت و پشتیوانی سربەخۆی کوردستان بزانن. ئەمە جگە لە بێمەعریفەیی، جگە لە بەرچاو تاریکی شتێکی تر نییە کە چارەنووسیشمان بەرەو خراپ ببات. کاک فازیل، گەڕانەوەی ئەم دۆخی کە ئێستا ئیبینین وەکو بە ڕێزانیش بە ناڕەسەوە ئاماژەیان پێدا، ئێستا خەڵک لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان زۆر جار لە خەمی ئەوەیە کە شەڕی براکوژی و شەڕی ناوخۆیی دروست نەبێت. لە پاش ئەو چارەکە سەدەیە گەڕانەوە نییە بۆ بەرەی کوردستانی و دوای بەرەی کوردستانیش کە دەستپێکی شەڕی ناوخۆیە کە خەڵک هەمووی بێزار بۆ بە خودی حیزبە سیاسەکانیشەوە کە باشکرا باسێکن. بەڵێ بەناوی خوا بێگومانەوە گەڕانەوەیە بۆ ئەو خاڵەمان بێگومان بە پێی سەردەمەکە، بڵێ بە پێی گۆڕانکاری سەردەمەکە گۆڕاوە. ئەو کاتێمان بیرمانێت، ئێمە پەڕامپەڕیمان بیرێت و شەڕی ناخۆشمان بیرێت کە چۆن دەستی پێکرد و بە چوەسی لێک دەستی پێکرد و ئەو بەردەوام بوو 4 ساڵ، 4 ساڵ هەرەوە جەنگیەکەمی گیانی ئەوەی پێچوو بە شێوازی بڵێ نەوەکان بوو، بە شێوازی یعنی هەوڵدان بۆ ئەوەی کە حەسمێکی عسکەری هەبێ لەسەر زەوی، حەسمێ لەسەر زەوی و بەڵام بە شێوەیەکی عسکەری. ئەو کاتشمە یعنی ئاگادارین کە ئەمە هەمووی مەسەلە بەرژەوەندی بوو، یعنی ئەو سراع لەسەر ناوچەی نفوز و هەرێکی لە ناوچێکی بێ و ناوچەی نفوز و لەسەر لایەنە ئابوووریەکە ئێستا بە هەمان شێوەیە، یعنی هەر ئەوەیە ئەو سراعی لەسەر ئەو ناوچەی نفوز و لەسەر دەستکەوتەکانە کە بێگومان ئەم جارە دەستکەوتەکان زۆر گەورەترن، یعنی ئەوەی کە بەڕاستی کارەساتە ئەوەی ئەو کاتە ئەمە دەستکەوتەکان بڵین دەستکەوتە ئابوووریەکان کە حیزبانە دەستیانەکەوت سنووردار بوون. ئێمە زانیانەوەی کە باجێک باجە و خاڵی گومورگیە و ئەو شتانەی کە یان بەڕاستی وەکوڵێن قوسێکی شەباسی یەکەم یەکی لە قسەکانیان کە تژی بەعز بەکاریان هێنا یانوت ناوەکان یانوت ئەو لە ناوەکانە ئەوەی گەماروی ئابووری هەیە لەسەر عێراق، ئەوە هی نەتەوەیە گرتووەکان ئێمە دوانمان لەسرە، وازم باسی سیانیشیانە کرد، دوانمان لەسرە ئەوەی تریان عێراق لەسەر ئێمە. بەڵام بخۆی لە ڕاستی ئەگەر سیان بێ دوان بێ سیان بێ سیامە بیرمنەوە چوارم هی خۆیان ئەسیانم چوارم هی خۆیانە کە لەسەر هی بەرەی کوردستانیان دوو حیزبەکە لەسەر هاوڵاتیان خۆیان کە چۆن ئەو شتانی یعنی بە بیرمانیت لە کاتی خۆی لە ئەو سەرمایە و نەوتەکە هات لە حکوومەتی عێراق حزبی بەعەد سەدام کاتێک ئەمە دوژمنە دەرمان کردووە ئاهات ئەینار ئەهێنا بۆ ئێرە ئەمان یەکسەر هەر لە چەمچەماڵەبانی مقامەوە دەستیان بەسەر ئاگرت ئەمە باسی ئێرەکەم و ئەو لاش طبعاً بە هەمان شێوە لە شوێنی خۆیان دەستیان بەسەر ئاگرت و بە حشقات ئەیان فرۆشتەوە بە یعنی ئێستاش من ئینەکانم ژمارەکانم بیرێت کە دیناری عێراقی ئەو کاتە 200 یعنی ڕبع دینارێکی عێراقی 250 فلسی عێراقی بە حکومەت ئەو بەوەنە ئێنار بۆ خەڵکەکە ئەمە لێر بە 2 دینار بە خەڵکی ئەفرۆشت بە خەڵکیان ئەفرۆشت یعنی کە هەش قاتەکات یعنی ئەوە کاتێم عفو ئەمە سێ یعنی مە سێ گەمارو لەسەر خەڵکەکە هەبوو کە یەکیان هی ئەو دوو حیزبە سەرکردێکی بەڵام ئەوە بەڵێ ئەمە کارەساتەکە ئەوەی ئەو کاتە بەو شێوەیە ئەمان پاریان پێیا کرد و بەکاریشان هەیە لە حرب لە شەڕ 4 ساڵەیەکە کەوتم هەرەوەنە شەڕ یەکەمی جیهانی شەڕەوەی پێشوو بەکاریانە بۆ بکڕینی تەقە بۆی کە لەکتی یعنی بەکاری بێن دژی یەکتری و دەستکەوتێکی زیاتردان دەستکەوت هەرێکی لەسەر حسابی ئەوتر ئەوەی کارەساتە ئێستا ئەوەی ئێستا دەستکەوتەکە زۆر یعنی عەقڵ نییە دەستکەوتەکە هەم لە ئەوەی بڵێن باجە ئەوەی ڕسوماتە ئەوەی گومرگە ئەوەی کەس باسی ناکات باسی ناوتوغازەکرێن ئەنجا لەو ناوتوغازە دەستکەوتە زۆر بەڵام هێشتا ئەو تەماعیان هەر هەیە هێشتا چوو لەبەر ئەوەی ئێستا تەماعەکە گۆڕاوە ئەوستا تەماعەکە لە ئاستێکا بۆ ئیسانە تەماعەکە ئەوەیە کە ئەوان چۆن مەسەن حیسابی بانقییان هەبێ لە دەرەوە کۆمپانیان هەیە لە دەرەوە چۆن منافەسەی دەوڵەمەندەکانی جیهانەکەن چۆن چاو لە خەلیجەکەن وڵاتانی خەلیج کە تا دوێنێ گاڵتەیان پێکردنەوە هەگاڵ لەسەری پێپەتی ئێستا مۆنافەسەی ئەوانەکەن ئەو کارەساتەکە ئەوە یعنی تەماعەکە لە حەدێکە ناوەسێجا ئەمەش هەمووی یعنی وەکو لایەنە مێژووەکەی سیرکەین ئەمە هەر لە کوردستانە نیە لە زۆر شوێنە ئەوە کە بە حاڵەتی شۆڕژگێڕی ئەڕوا حاڵەتێکە شۆڕژگێڕیە کە خەڵکەکە هەمووی لە دەوری حرەکەیەکە یان چەند حرەکەیەکی شۆڕژگێڕی کۆبنەوە بدات بە شۆڕش دەست پێکات وایە بێ بڕژێم
ئەبێ بەڕژێم جابوونەوەی دوای دروستە بێ لە بینی ئەوەی لوتکەکە کە سەرکردایەتێکی لەگەڵ خەڵکەکە کە کردویانجا دیسانەوە جابوونەیەکی دروستە بێ لە بینی سەرکردەکە لەگەڵ هەر ئەتباعی خۆیان بڵێن چەکدارەکانی خۆشیان جیاوازێکی زۆر دروستە بێ ئێستا ئەوەی ئێمە بەسەرمان هاتووە ئەوەیە کە لە ماوەیەکی زۆر کەمە شۆڕژگەر بووە بە ڕژێم شۆڕش بووە بە ڕژێم یعنی ڕژێمێکە ئێستا دوورە لە خەڵکەکە دوورە لەو شۆڕشە لە ڕۆحی ئەو شۆڕشەی کە سەرەتا دەستی پێکرد و کە یعنی هەر هینی ئەو یعنی بڵێن ئینجازی ئەوان نەبوو بەتەنیا ئەنجازی حیزبەکان نەبوو بەتەنیا گەیشتۆتە حاڵەتێکە ئێستا وەکو وتم لە دوای 2023 کەوتنی سەدام و ئیتر لاشوونی گەماروی ئابووری لەسەر عێراق بوو دوای ئەوە دەست پێکردن بە دەرهێنانی نەوت و ئەوە ئیتر لەوە ئیتر کارەساتە گەورەکە بەڵا قۆناغێکی تر کە ئیتر یعنی حەدەکە گەیشتۆتە منافسەیەکی گەورەی بەنی بنەماڵەکان منافسەیەکی خۆیان لەگەڵ بنەماڵەکانی خەلیج لەگەڵ وڵاتانە ئیسا هەمویان لە حسابی ڕیجالی ئەعمالی جیهانن بەڵام لە خەڵکەکەشەوەی ئەو وەزعەیەکە ئەیبینین بە تەواوەتی یعنی دوورکەوتوت یعنی ئەو دوورکەوتنەوەی کە ئەم ڕژێمە کە لەسەر بۆتە ڕژێم ئەم ڕژێمە لە ڕۆحی شۆڕشی شۆڕشەکە ڕاپەڕی دوورکەوتنیە کە ڕەنگە بڵێن یعنی نمونەی کەم بێ لە جیهان دکتۆر هەواڵ ئەگە پرسیاری کە بکەین ئەو ڕابردووی لە حکومڕانی لە باشووری کوردستانە تا چەند قابلی ئەوەیە بە نەشتەری لێپرسینەوە و ڕخنەیەکی تۆن ئێمە جارێکیتە بنیاد بنرێتەوە بۆی لە دواتر ئەو کەم کورتیانەی کە هەبووە لە ڕابردووە هەچەند کەم کورتەکان زۆرن ئەگاتە حاڵەتی ناومێدی دووبارە نەبێتەوە ئێمە بە حاڵەتی سروشتیان نەڕۆشتین ڕاپەڕین حاڵەتێکی سروشتی بوو ضرورەتێکی مەوزوعی بوو چ لە ڕووی زەمانیەوە چ لە ڕووی مەکانیەوە بەڵام لە دوای ئەوە ئەبوو بە مەرحەلەیەکی ئینتیقالی 6 مانگ بۆ 9 مانگ حکومەتێکی کاتی کاربڕێکە دروست بکرێ و لە دوای ئەوە کە هەڵبژاردن کرا بە فعلی حکومەت دروست بێ و مۆدێلی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدار حکومڕان دروست ببێ مۆدێلی بەرپاکردن و پاراستنی ئازادیەکان بێتەکایەوە تاک بکرێ بە مەرجعی بڕاردان لە جۆری سیستەمی سیاسی جۆرێکی سیستەمی سیاسی هەڵبژێرین کە پشێ بەو سەردەمەی کە ئێمە ڕاپەڕینمان تیا کردەوە وەڵامی داخوازەکانی خەڵک باتەوە ئێمە ئەمەمان نەکرد ئێمە هاتین ویسمان ئەو شەرعیەتی کە شەرعیەتی شۆڕژێڕی بوو و خەڵک بەشداری کردبوو لە سەرخستنی ئەو مۆدێلەیە نین بیگۆڕین بە شەرعیەتێکی دەستوری نهاتین دامون دەستگا دروستکەین نهاتین دەوڵەت و بنەمای دەوڵەت دروستکەین هاتین پاوان و پەرێزمان دروست کرد هاتین مەناطقی نفوزمان دروست کرد هاتین هەر کەسێک ویستی نەخشەیەک بۆ هێزەکان و ڕەنگەکەی خۆی دروستکە و کوردستانمان کرد بە چەند لەتێکەوە ماوە هەبوو کوردستان 4 بەش بووە ئێستا حاڵی حاضر بۆ نمونە لە ڕووی نفوزەوە 3 بەشە بەشێک لەو هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی و برادەرانەمانن کە براکانمانان لە پارتی کرێکارانی کوردستان بەشێکی لە ڕووی جوغرافی سیاسیەوە بەشێکی لە دەست پارتی دیموکراتی کوردستانە بەشێکی لە دەست یەکێتی نیشتیمانی کوردستانە قۆناغە بۆ بەشێکیشی لەژێر دەستی بزوتنەوەی ئیسلامیە بووە ئەم وڵاتەمان لەت کرد دەوڵەتداریمان نەکرد دیکە دەوڵەتداریمان نەکرد چارەنووسەکەی بەمە ئەگات چونکە ئەم نمونەیە تەنیا لێرە و لە فەڵەستین هەیە کە تۆ لە قۆناغی خەباتی نیشتیمانیە نەچووی بەرەو شەرعیەتی دەستوری و دامودەستگا و دەوڵەتداری و نەکرد و دامودەستگای دەوڵەتی دروست نەکرد یاسا نەهێنا بکە یاسایەک بێکە وەڵام دەرەوەی ئەمە بێ وڵات وەکو ئەمەی لێە ئێمە بووین بە زۆنی زەرد و سەوس فەڵەستینیش بۆ بە غەزەوە ریحا ئەم نمونەیە تەنیا لێرە و لە فەڵەستین هەیە ئیستاژە گەر بەرەو دەوڵەتداری نەڕۆین بەرەو شەرعیەتی دەستوری نەڕۆین بەرەو گەڕانەوەی خەڵک نەڕۆین ئەوە نابێ بۆیە بەڵێ لێپرسینەوە ضرورە نەبوونی شەفافیەت و لێنەپرسینەوە ئێمەی گیان بەم قۆناغا ئەو بەڕێزانە هاتن لەگەڵ ئەوەی ڕێکەوتن لەسەر شتەکان کە ئەو کاتەش من لە یادمە ینی زۆر کە زەوڕەئی هەبووە من نەتوانم بە ڕاشکاوانە بیڵێم بۆ نمونە کە باسی هەڵبژاردنەکان کرا لەگەڵ هەموو تێبینیانی لەسەری هەبوو لە 95 لایەک بەو حاڵە ژمارەیەکی زۆر کەم لەلایەکی تر زیاتری هێنابوو داواکرا لە سەرکردەی هەنێ سەرکردەی و لایەنەشە بۆن و لە یەکێتی نیشتیمانی کوردستانێکی لەوانە نەوشەوا مستەفا داوای کرد با پارتی دیموکراتی کوردستان 4 ساڵ حکومت بەڕێوە حکومت هەمووی هی ئەو بێ ئێمە لە دەرەوە معارەزا بین لی قبول نەکرا چونکە بیل لە دەوڵەتداری نەئەکرایەوە بیل لە دەسەڵاتداری ئەکرایەوە ڕێکەوتن 50 بە 50 زۆری نەخایەن لە یەکی 5 شەڕی ناوخۆ لەسەر هۆکارێکی زۆر ینی نەشیا و دروست بوو تا ساڵی 98 بە ئیرادەی میلی ئاشتی دروست نەبوو
شەڕی بە ئیرادەی ئەمریکیەکان دروست بوو بە ڕێکەوتنامەی واشنگتۆن دروست بوو بە ئیرادەیە لە دەرەوە و بەداخیشەوە کە ئەمەشمان کرد تا ئەمڕۆی لەسەر بێ جەنگی سارد لە نێوان هێزە سیاسیەکانە تەواو نەبووە. گەورەترین کارەسادەوەیە ئێمە کە ویستمان پەرلەمان بێ بە مەرجەعی ئەوانە بۆی ناوەندێ بۆ لێ پرسینەوە دروستکەین بە بەڕاستی لایەنە سیاسەکانی تر لێمان تێ نەگەشتن لەمە تا ئیستاش تێناگەن بۆیە ئیستا نەگەڕاوینەتەوە بۆ قۆناغی بەری کوردستانی گەڕاوینەتەوە و پێ بزانین یانەزانین بۆ قۆناغی حیزبی باسی ئەتوانین بڵین پێشوو لە فۆرمێکی کوردیە کە ئەوێ پاوانی ئەو بکە بەرەو حیزبی قائی دەچین بەرەو قائیدی زەرورە ئەچین و بەداخەوە زۆر حیزب کە بە ئەبوو وەکو حیزبی بەدی خۆیان پیشان بن دەساودەسی دەسەڵات بکەن وەکو حیزبە کارتۆنیەکانی سەردەمی حیزبی باسییان لاتوە لە ئەمسالی حیزبی سەوری و حیزبی دیموکراتیە و کاتی لە شارەکانی کوردستانە هەبوو. بۆیە ئێمە بەرەوبەری کوردستانیش نەگەڕاوینەتەوە بەرەو قۆناغێکی زۆر مەترسیدار ڕۆشتوین کە بە دڵنیاییەوە ئەڵێم ئاستی ستەمکاری لە چرکەساتی ڕاپەڕین ئەگەر لە ئیستای بەراوردی بکەی زۆر زیاترە، نەعەدالەتی زۆر زیاترە، بێئاسایی زۆر زیاترە، سنوورەکانمان کراونەتەوە، دەخالەتی دەرەکی لەسەرمان زۆر زیاترە، وڵاتێکە خۆی نەوتە فرۆشێ بەدنیا، بەڵام خەڵک ئیستا لە دوکانی گەڕەکەکانە لە دەبەی ئەفرای 1 لیتری و 2 لیتریان نەوتیان داناوە کە بەشی سۆپایەک ناکات چونکە سۆپایە 5 لیتری ئەوێ پسووتێ لە وڵاتێکە کە ژێرەوەی هەمووی نەوتە سەرەوەی هەمووی کەناڵ و وەسائلی ئیتیسالات و خاکەکەی هەمووی زێڕە. بەڵام ئەمەیە ئەم هێزە سیاسیانە ئەبێ لیان پرسێتەوە بەڵام کێ لیان پرسێتەوە چونکە دیسانەوە ئەگەر ڕاپەڕین وەکو نەوە یەک بکەی من دڵنیا دەکەمەوە کەلتوری خوێن دروستە بێتەوە کەلتوری شەرعیتی سەوری دروستە بێتەوە من کردم و تۆ نەوکرد تۆ لەوێ بوویت و من لەوێ نەبووم و ئەم جارە ڕۆح و جەستاین بەیەکە ئەبێ ناوەندێکی دەستوری دەوڵەتداری دروستکەین کە بە بڕوای ئێمە ئەو ناوەندە بێ پەرلەمان بێ مافی لێپرسینەوەی هەبێ بێ دادگاکان بن ئەبێ ناوەندە ئەکادیمیەکان بێ ئەبێ ڕۆشنبیران بن ئەبێ میدیاکان بن ئەبێت چاوێکی وردمان لەسەر و دەستێکی بەهێزمان لەسەر ئەم بارودۆخە بێ بە بیرێکی ورد چارەسەری بکەین چونکە ئەم جارە وەرەمەکە لە دەرەوە نییە داگیرکرد نەهاتوو ئەمە بکە وەرەمەکە لە ناوەیە دەستلیانی فەوتانی هەموو قۆناغەکەیە ئەوەی وترا زۆر ڕاستە ئیستا ئێمە نەک هەر لە بەردەم هەڕەشەی خۆمانین لە بەردەم هەڕەشەی وڵاتەکانی چواردەوریشمانین چونکە بەرگریمان لە ناوە لاواز بووە هێزە نیشتیمانیەکانمان نەمانتوانی هێزی نیشتیمانی بەو معنایە دروستکەین بەرگری لە هەموو سنووری کوردستان بکە ئیستا ئەوەی من لە ماوەیە کە چوومە دووبزووە و ناوچانە بینیم ئەم هێزە سیاسیانە ئەیانەوێت نەخشەی حیزبی دروستکەن پاوانی حیزبی دروستکەن ئەگەر ئەو کاتە ئیکتیفای کرد بێ بەوەی نیوەی تا هەولێری هەبێ تاکو پردی قەندیلی هەبێت تا پردی حافزی هەبێ ئیستا ئەوێ وردە و دەزیایی کات چونکە بەرژەوەندیەکان و سەرچاوە و کانزاکان و نەوت لە هەموو شوێنەکانانین غەز لە هەموو شوێنەکانانین بۆیە بەڕاستی ئێمە بێ زۆر وریابین ئەگەر بە خێرایی ئەم لێپرسینەوە نەکەین و ئەمانە نێنینەوە سەر ڕێگەی ڕاست و ئەگەر قۆناغەکە بە خێرایی تێنەپەڕین بەرەو دەوڵەتداری ئەم وڵاتەی ئێمە وەکو ڕابردوو ئەبێ بە مەیدانی جەنگێکی گەورە و کورد ئەبێ بە کەرەستەی ئەو جەنگە ماڵوێرانی دروستە بێ وە شتێک نامێنێتەوەی کە ئەوەی لە شنگال ڕوویە نمونەیەکی زۆر بچووکە ئەگەرێکە کە ئەگەری ئەوەی هەیە لە ئایندەیەکی زۆر نزیکە هەموو ناوچەکەی ئێمە زۆر باشە پێشێ لە ناومێدەکانی خەڵک تۆ بۆ ئەوە ناژێڕیتەوە کە ڕێگای گۆڕانکاری تریان پێشک نایەت بەڵێ ڕێگای گۆڕانکاری تر هەیە بەڵام ئیرادەی سەرخستنی ئەوێ ئیرادەی سەرخستن ئەوەیە کە تۆ سندوقی دەنگدانەکەی لە وڵاتەکەی خۆتە بە ئاشتیانە دەساودەسی دەسەڵاتەکەی ئەبێ لایەنە سیاسیەکانی تریش پشتیوانی بکەن و ئەبێ ئەوەشی کە خۆی بەبراوە ئەزانێ ئیقرار بە پرۆسەکە بکاوە ئەوەشی کە کەمی هێناوە ئەبێ ئیقرار بە پرۆسەکە بکە ئەوەی کە ئاگاسۆوتی معریفەی لە پشتەوە نەبوو دیموکراسیەتەکەشمان معریفەی لە پشتەوە نییە دەساودەستکردنی دەسەڵاتیش معریفەی لە پشتەوە نییە ئەم لایەنانە پێیان وایە هەر کەس لە دەسەڵاتداریان نەما ئیتر نامێنێ وجودی خۆی بوونی خۆی بەستوێتەوە بە بوونی خۆی لە حکومڕانیە پێی وایە هەر لەحزەیەک ئەو لە ناوەندی حکومڕانیکردنە نەما ئیتر ناتوانێت ئەو بێتەوە بە هاوڵاتی کارێکی کردووە خۆی لێ بۆ بەدێو پێی ئاسان نییە ببێتەوە بە هاوڵاتی ئەرکی هەمومانە بیکەین لە چەند ساڵی ڕابردووان پرۆسەیە دروست بوو بەڵام زۆر هێواش ڕۆی لایەنەکانی تر لە جیاتی بێن پشتیوانی ئەمە بکەن تازە نەخشە ڕێگای نەخوێنەوارانە ئەنووسن بۆ ئەوەی کە چۆن بە دڵخوازی ئەوە خۆسەپێنی شەرعیەت بن بە خۆسەپێنی چۆن ئەیانەوێت لە جیاتی ئەوەی کە بارودۆخێ دروستکەن و ئەو بارودۆخەی دروست بووە و انقلاب کراوە بەسەر شەرعیەتی پەرلەمانیە چۆن بیگۆڕن بە مقایەزە و بە ئیعترافکردن و بە جۆرێک لە دانپیانان بەو بارودۆخەی کە هەیە هێزە سیاسیەکان ئەو سەردەما هێزی پێشمەرگی کوردستان خۆی بە بەدیلی
حیزبی باسی عەرەبی ژەزانی بەخۆی بە بەدیلی حکومڕانی بەغا ژەزانی نەک کوردستان و سلێمانی بەداخەوە ئێستا هێزگەلێک لە کوردستانە دروست بوون لەگەڵەوەی پیان وایە نوێنەرایەتی دەنگی خەڵگەکەن بەڵام نوێنەرایەتی کەسێکەکەن نوێنەرایەتی بەرژەوەندی گروپێکەکەن نوێنەرایەتی بەرژەوەندی بنەماڵەیەکەکەن جا ئەگەر بزانن ئەوە کارەساتە ئەگەر نەزانن ئەوە دووجار کارەسات زۆر باشە ئەگەر کات بۆ گەڕێم لای بەڕێز دەست خۆش بکە ئاسۆ هەرو پرسیارە لە بەڕێزیش بکەم ینی خەڵک ناومێدەکی لەوە سەرچاوە ناگرێت کە ڕێگای گۆڕین و چاکسازی لە دەسەڵات و لە باشکردنی دوجار بژێوی خەڵکدا نبینێتەوە بۆیە ئەم ناومیدانە سەرچاوی گرتەوە بۆن منە دکتۆر باشێنا لە سەرەتەوە باسی کرد بەڵام تەجروبەی ئەو دیموکراسی و شەرعەتی دەنگدان و ئەوەش بە هەمان شێوە تاقی کراوە و هین بوو محکوم بە فەشەل بوو بە جۆرێک لە جۆرەکان ئەمە خوێندنەوە چیە بۆ بە دڵنیایی وایە یعنی و بێهیوایی خەڵک دەرەنجامە بۆ شێوازی بەڕێوەبردننی سیستەمی سیاسی لە کوردستانە و ئەمە تەنیا ئەوە نییە لایەک یا دوو لایە سێ لای تاوانبار بن هەموو بڕێوەبردەستان بە پلەی جیاوازتیایە خەتابارن بەدەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆن وەکو یەک بە ڕێژەی خۆیان لەو کێشەیە خەتابارن ینی ئەم خەتاباریە ئێمە لە جیاتی ئەوەی کە کۆمەڵگا جارێکتر دابشکەینەوە بۆ باش و خراپ دابشکەینەوە بۆ ڕەش و سپی هەموو ڕاستێک لای منەوە تۆ هەموو بۆچوون و هەموو سیاستەکانی هەڵەیە ئەو یەک نەخوێندنەوەیە ئەمە گێژاوێکە سوڕانەوەی بە دەوری چێوەی بازنەیەکە کە بۆ دەیان جار و سەدان جارە گەڕینەوە خاڵی سفر و مێژومان هەروە هاتووە لە چاڵدێرانەوە تا ئێستا ئەبێ ئێمە لەم بازنەیە ڕزگارمان بێ ڕزگاربوونیش لەم بازنەیە بەڕاستی دوو ڕێگای هەیە ڕێگەیەکیان کە ڕێگایەکە خێراتر پرۆسەکە تێئەپەڕێنێ و ئەتوانین بیگوزەرێنین کە ئەوەش ڕێگای ئەوەیە بڕیار بەدەستێکی ڕاستگۆ بڕیار بەدەستێکی خاوەن معریفە بڕیار بەدەستێک کە هەنگاوەکان لە خۆیەوە دەست پێ بکە دەسەڵاتی بتوانێت بگاتە دەسەڵاتی هەبێ و پرۆسەکە خێرا بکە و خۆی ببێتە ڕابەر و پێشڕە و نمونە وەکەوەی کە لە هندستانە ڕوویدا وەکەوەی کە لە ئەفریقای باشوور ڕوویدا ئەو کاتە پرۆسەکە خێراتر و جوانتر و بە ماوەیەکی کورتکراوەتر ئەتوانین بیتەوە سەر ئەو سکەی کە ڕزگارێ بێت لەو باز نەبۆشە ڕێگەی دۆمیان ڕێگەیەکی شوێنەی و هێمنە کە بەڕاستی ئەوەی یەکەمیان لە کوردستانە من وای نابینم ممکن بێ و هیچ ئاماژەیەک نییە بۆ بوونی دیاردەیەک کە پرۆسێکی وای لێ ڕەچاو بکرێ ئەوەی دۆمیانەوەیە کە بەڕاستی ئەبێ بە شوێنەیی لە خوارەوە و تاک بە تاک کۆمەڵگا بە کۆمەڵگا حیزب بە حیزب لە جیاتیەوەی ڕاپەڕین و شۆڕش بەرامبەر بە یەک بەرپا بکەن ڕاپەڕین و شۆڕش لە ناخی خۆیانە ئێمە لە هەمووش زیاتر پێویستمان بە تێڕامانە پێویستمان بەوەی کە لە خۆ ڕابمێنین لە ڕوانینەکانی خۆمان لە ڕفتارەکانی خۆمان ڕابمێنین دەرەجەی هەڵەمان لە هەرێکی لە پرۆسەکانە چەنە نەک کەس هەڵی خۆی نەبینێ و هەڵی بەرامبەرەکەی بە زەڕەبین و چەند قات گەورە بکە و ئەم پرۆسەیەش پرۆسەیەکی زۆر زەحمەتە لە دۆخێکی ناجێگیری شێوایی وەکو ئێستا چونکە هەنگاوی یەکەم لێەوە ئەبێ کاسەی پڕ لە هەموو لە زۆربەی کۆمەلگاکە لەبار بێ هەلی کار هەبێ و بەم شێوەیە ئەتوانی سیستەمێکی پەروەردەی تەندروست دروستکەی کە سیستەمی پەروەردەی تەندروست کلیلی بنیادنانەوەی لە وڵاتی ئێمە ئەبێ مرۆڤ دروستکەینەوە تاکەکان دروستکەینەوە بەڵام ئەمە کارەساتەکە ئەم ئیشکالەتەکە ئالێرایە یعنی ئەوەی کە ئەرکێتی مرۆڤەکان دروستکاتەوە مرۆڤەکان ئەشێوێنێ مرۆڤەکان بە کۆیلە ئەکا ئەقلیان و ڕوانینیان و بیرکردنەوەیانی داگیر کردووە و وەکو نواندنی موگناتیزی جەماوەرەکەی خۆی توش تەنوی نواندنی موگناتیزی کردووە و یەک کەس لە هەموو حیزبەکانە یەک کەس بۆتە قایدی زەرورە یەک کەس بووە بە ملهم و یەک کەس بووە بە بڕیاردەر و یەک کەس بووە بەو پەتی ملوانکەیی کە هەموو دەنگەکانی پێکەوە بەستووە و تاک لێرە ڕۆڵی نەماوە بوونی نەماوە ئەم پرۆسەدور و درێژە بەڵام ئایا لە دۆخێکی وان نالەبارە لەم چوار دەورە نەشیا و ترسناکە لە چوارچێوەی پرۆژە و بەرنامەی هەژوونخوازی و ئیمپراتۆرەتخوازی عوسمانی و سەفەویە بە میکانیزمێکی تر لە بەردەم چاوچنۆکی و بەرژەوەندیخوازی خۆراوا و وڵاتانی دەرەوەدا
لە دواکەوتوی سیستەمی سیاسی و حیزبایەتی لە کوردستانە زمینەوە هەیە هەنگاویکیوە بۆیە ئەم ڕژبینیە لە بەلاژ نییە ڕژبینی خەڵک ڕژبینیەکی واقعانەیە و ئێستا هاتووە سەر ئەوەی لە جیاتیەوەی داوای دەستکەوتکەی ئەبێت داوای ئەوە بکەی کە ئەمەی هەیە تێک نەدرێ و ئەم دەستکەوتە بەدیهاتوانە نەک بەدیهێنراوانە چکە بەدیهاتوون بەدیهێنراو نین ئەمە وێران نەبێ ئەمە لە دەست نەچێت. ئەمەی کە باس کرا تایسە بارودۆخی ناوخۆ بوو یعنی تۆ قەنەعەتوانی ئەگە بە کورتیش وەڵام بدەیتەوە سپاس دەکەم بارودۆخی قلیمیەکە یعنی ڕوونتر و ڕاشقاوانەتر و تورکیا و ئێرانە تەحەکوم بەسەر ئەقڵیەت و دۆخ و سیاست و ئابووری بە تایبەت حیزبە دەسەڵاتدارەکانەوەکەن لە هەرێمی کوردستان کە دوجار ئەو دۆخی بەرەمێنا و خەڵک ناومێدە لەمان. باڵێ بە دیاریکراوی ئەمەیە کە بەڕێستەیەڵێ چکە ئەمە وەکو منتون لە مێژووی ڕابردوومان و تا ئێستا ئێمە خۆ دووبارەکەینەوە ئێمە لە دۆخێکی ئەی هەموو ڕخنێ بۆچی هەر لە ناوخۆ بگیرێت ینی ئەوە چۆن ئێمە جیاوازەکە لێرایە ئێمە لە جوگرافیایەکی سیاسی زۆر ناجۆرین ینی هەڵکەوتی جوگرافی سیاسی کوردستان جوگرافیەکی سیاسی داخراوە دەرگای بۆ دەرەوە نییە هەموو دیوارەکانی نارەکانین ینی ئێمە نەتەوەیەکین لە نێوان سێ دەسەڵاتە کە هەر سێ دەسەڵاتەکە بە مێژووی دروستبوونیانەوە لەگەڵ بوونی ئێمە لەگەڵ دەسەڵاتدارەتی ئێمە لەگەڵ هاوبەشی و شەریکایەتی ئێمە هەروتومانە برایەتی ئەوان هەروتوانە کۆیلایەتی بە هەمویانەوە بۆیە لە دۆخێکی ئەوە مفارەقە و جیاوازی و سەیرەکە لەمایە لە دۆخێکی ترسناکە ئەبێت ترسناکی مەترسی هەمیشە لە گیاندارێکەوە بۆ هەر پێکاتێکتر هانەدات وریاتر دووربینتر و بە لێکدانەوەتر مامەڵە بکە بەڵام ئێمە مەترسیەکە ئەوە سەیرەکەیە بەرەوەی بردوین بێباکتر بێخەمتر و خاوخلیسکر و دەسەمۆتر مامەڵە بکەین ئەمە مەترسیەکەی ینی ئەوانەی کەوا ئەزانن بە پشتیوانی ئەنقەرە بە پشتیوانی بەغا بە پشتیوانی تاران بە پشتیوانی واشنگتۆن ئەتوانن خواستەکانیان بەدەستبێنن لەوە تێ نەگەشتن کە دنیای بەرژەوەندیە یعنی ئەوان هەمیشە شەڕی بەرژەوەندەکانی خۆیانەکەن و حەقیشیانە تۆ بۆ شەڕی بەرژەوەندێ گەورەکەی خۆت ناکەی شەڕی بەرژەوەندێ بچووکەی خۆتەکەی کە بەرژەوەندێ بچووکەکەش لە سای بەرژەوەندێ گەورەکانە بێ ناتوانێت بەردەوام و پایەدار بێ و ئەبێت هۆی تیاچوونی خۆت و دەسەڵات و ئەو دەستکەوتە کەسی و بنەماڵانش کە هەتا کاک فازل تەبایی ناوخۆیی لە نێوان لایەنە سیاسەکان بۆ نەخورسە ینی بۆ ئەوە درەنگ ئەگەن بە پێکاتن لەسەر بارودۆخێک لەسەر مەسەلێک لە مەسەلەکان بۆ نمونەوە چەند ساڵ تێپەڕی لەسەر بابەتێکی سیاسی خلافێکی سیاسی نێو خۆیان هەر ناگەن بەیەک ئەمە ئەم سیحرەت چییە ئەم بۆ ئەوەندە قورسە لە کاتێکە گەورەترین شەڕ لەسەر هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی بەرپا بوو و خەریکە کۆتاییش دێ بەڵام ئەمان هەر ئەم بابەتەرەوە خۆی ماوەتەوە نەگەشتنە ڕێکەوتنێک سازش بۆ ئەوەی کە پێبووترێ سازش بۆ یەکتر نەکەن ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە بەڵام ئەم حاڵاتە نەکە لە کوردستان و ناوکوردا هەیە لە هەموو ملێتێکە هەیە لە هەموو نظامێکە ئەو شتایە بەڵام وەکو بڵێن بە پلێ ینی هەر بە دەرەجاتە لە شوێنە ئایتر ئەو قبول نەکردنی یەکتری ئێترگاتە حەدی شەڕی ناوخۆ وەکو لە کوردستان ڕوویە لە شوێنی تریش ینی لەوە خراپتریش ڕوویاوە لە شوێن لەینی ترە لە حاڵەتی ترا بێتە یەکی هێزێ زاڵە بێتە دیکتاتۆرێک تەسەوری خۆم مەسەلەی ئەم نەبوونی سازشەوەیە کە هەر لایەنێک ئەوەی زۆرترین بەش بۆ خۆی پچڕێ مەسەلەکە ئەوەیە کە بڵێن کە دابەشێن دەستکەوتەکان دابشتا و تاڵانیە کە دابش ئەکرێ بەڕژەوەندی تاڵانیە خۆی ئەوە بەرژەوەندی بەڵام بە هەر خۆی ناو حەقیقەکەی بەڕاستی تاڵانیە کە دابش ئەکرێ بە شێوەیەکیش دابش ناکرێ ئەو شێوەیەکی عاقڵانە حەکیمانە دابش برێ بە شێوەیەک یعنی بۆ خۆیان ینی ئەو بەشە هیچ نەبێت چنێک بێگەر زۆریش نەبێت بۆە بمێنێتەوە بەتابەتی لە کوردستانێک کە چواردەوری هەموو خۆ قسەی خۆشیانە قسەی ئێمەش و قسەی خۆشیانە بە زۆری چواردەوری هەمووی دوژمنە هەرچەنە لای ئەوانی ساوی ئەو کاڵ بووەتەوە باسی چواردە کە دوژمنە چونکە چواردە سا دوژمن نییە چواردە بووەتە هاوپەیمان چواردەورێک هەمووی دوژمنە و ینی بۆ دەرفەتێک ئەگەڕێ هەر فەشل بەم ئەزمونە بێنە کە خۆی لە خۆیان فاشلە بەڵام فەشلێکی پێبێنێ کە ئیتر کار نکاتە سەر بەشەکانی تری کوردستان کێشەکە ئالەوە ئەنجا من ئیزافەیەکشم هەیە لەسەر دکتۆر هەواڵ لەسەر تۆن ئەوان تاکیدەوەی کاکاسۆ لەسەر ئەوە کە ئەوە هیچ نەبێت با بەشەکەی خۆتان یعنی ڕحم بە بەشەکەی خۆتان بکەنەوەی دکتۆر هەواڵش کە باسی کرد ئێمە پێویستمان بە ئەوەی کە هەمووی یعنی هەموو کوردستان بەدام و دەستگا بکەین ئەوەی کە سنووقی هەڵبژاردن
يعني حکومکە بەڵام یەک لەگەڵ لەگە ئضافەی تریشە يعني سموقی هەڵبژاردن خۆی بە تەنیا کافی نییە لەبەر ئەوەی کە يعني ئەوە هەنگاوی یەکەمە بەڵام هەنگاوی تری هەیە کە پێویستە کە ئەوە تاوکات ئەوەیە کە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و دیژە تیرۆر و زێڕەڤانی و ئەو هەمانە هەمویان لە دەستی حیزب بێنە دەرەوە چونکە ئەگەر گریمان معجزەیە کە معجزەیە ڕوویە کە ئەو بەڕاستی معجزەیە ئەمان هەڵبژاردن کرا و قبوڵیان کرد حکومە ئەو ئەنجامی هەڵبژاردنەکانیان قبول کرد کە بڵێن لاچوونی ئەو دوو حیزبەیە لە دەسەڵات ئەنجام بەڵام ئەوەنە باقی شتەکانی یعنی ئەساسی دەسەڵاتەکە لە دەستی ئەوانەیە ئەو پارەیە لەگەڵ دەسەڵاتی چەکداریە و بەڕاستی ئەو دوو شتێش و حیزبێکیان هەر دەسەڵاتێک کە هێزێک کە کار بۆ ئەوە کە بۆی پارەی دەستکەوێ بۆ ئەوی چەکی لە دەساوی بۆی بەو دوانە ئەو ئەتوانێت کۆنتترۆل شتەکانەکە گەری خەریکە بێتە دەرەوە لە دەژێت دەستی خۆی خێرا وەزعەکە کۆنتترۆل بکاتەوە لەبەرەوە هەتا ئەمانە لە ژێر دەسی ئەم هێز ئەم شتە ئەساسیانە لە ژێر دەسی ئەو دوو حیزبە بێ ئەو کاتە هەڵبژاردننی شەبێ یعنی هینێکی ینی ئەو کارینە بە بۆ نمونەوەی مسر باشترین نمونەیە کە يعني لە زمانی فرعونەکانەوە بڵێن لە سەردەمی فرعونەکانەوە کە ئیتر ئەو کابرای یەکەم فرعون کە هەر مسر یەخز کە 3000 ساڵ پێش زاینی بە درەژەی 5000 ساڵ یەکەم جار هەڵبژاردننیە بکرێ لە مسر هەڵبژاردن بێ و هەڵبژاردنێکی نەزیهانە بێ و کەسێک دەرچێ بێ بە سەرۆکێ بەڵام ئەو سەرۆکە ئەوەی پێ ساڵێکی پێنەچوو لابرا لەبەر ئەوەی کە ئەو سەرۆکە شتە ئەساسیەکانی حکمی لە دەسا نەبوو کە بڵێن چەکداریە لەگەڵ پارەیە ئەمانە هەمویان ڕێککەوتن لە دژی بۆ ئەوەی کە بیخەن بەبێ ئەوە بەبێ دەرچوونی بەبێ لاچوونی دەرچوونی ئەم شتە ئەساسیانەی حکم لە ژێر دەستی دوو حیزبەکەی خۆمان هەڵبژاردننیش ئەو کاتە لەوانەیە بکرێ بەڵام ئەو کاتە ماناینە یەک ئضافەی تریشم هەیە لەسەر ڕاپەڕی مادامیان باسی ڕاپەڕی نەکرد ئێمە ئەم ڕاپەڕینەی کە کراوە شتێکی بەدوایە کە من ناوێنم لەعنەتی نەورۆز نەعنەتی کاو زوحاک یعنی ئەمە بڵێن شانازینێ بۆ ئێمە کاو زوحاک و نەورۆز بەڵکو لەعنەتێکە لەعنەتەکە لە چیایە کە شتێکی چادوو لە مێشکی فەردی کوردی ئەوەی کە تۆ زاڵمێک هەیە شۆڕشی لە دژەکەی هەر ئەوەی شۆڕشێکرا و زاڵمەکە لە ناوچوو کوژرا ئەی دوای ئەوە سێرەکەی ئێمە لە عقلیەت لە ناو عقلێتی کووردا شتێ نییە لە دوای شۆڕش چییە يعني دروستکردنی دەوڵەتێکە هەریش نەبێ بە دام و دەستگا کۆرەکانی ئەو هەر ئەوەنە خەڵکێک بەڵێ ئەوەی ئەو ناخێر ئەوەیە کە ڕاپەڕین کە لە عقلێتی کووردە باسی تاکی کورد لە عقلێتی تای کووردە وەختی خۆی لە شۆڕشێکرا دوژێ زوحاک و ئیتر ئەوە لە ناوبرا خەڵکەکە ڕزگاریان بوو هەر ئەوەی کە لە مێشیانە بوو ئەوە بوو کە جێبەجێکرا لە ڕاپەڕینە دوایەوە ئەوە بوو کە فەراغی دروست بوو یعنی فەراغێکی دروست بوو کە دوو حیزبەکە دەستیان بەسەراگرت دەستخۆش بێ من ئەگەر کاتشی کەم لە ماوەی کەمتر لە خولەیەک بدەم بە هەر یەک لە بەڕێستان دکتۆر جەنابەت ینی چارەسەر چێ بۆم دۆخە ینی تۆ لە وتارێکە باسیەوەگەی با دەمامکەکان فڕێ بدەین مەبەستی چێ لێرە ینی بۆچی ئەم دەمامکانە هەڵگیراون لەبەرەوەی گەرێمە دیموکراسین و بڕاممە دیموکراسی هەیە و بڕامان بە مافیا وڵاتی بوون هەیە ئەبێ مبارەسەیکەین نابێت چاوەڕێیکوین کەس بیگۆڕێ بێ خۆمان لە پێشا خۆمان بگۆڕین و دوجار کۆمەلگاکەمان بگۆڕین هەر کەس بەردەمی ماڵەکەی خۆی لە بەرفر پاکاتەوە وڵاتەکە پاگە بێتەوە تاستەمکاری هەبێ بێ ڕاپەڕین بەردەوام بێ میکانیزمەکانی بە پێی قۆناغەکان ئەگەری گۆڕانیان هەیە بەڵام بێ دڵنیابین ئەوەی کە ئیستا ڕوئەت بە هەڕەشەکردنەوە بێ حورمەتیکردنە بە شکۆی هەموو ئینسانێکی کورد هیچ ئینسانێکی کورد ئەبێ ئەوە قبول نەکا و نابێ هیچ ئینسانێکی کورد خۆی لە سەرۆکی ئەم وڵاتە پێکەمتر بێ و نابێ لە سەرکردی حیزبەکان خۆی پێکەمتر بێ و نابێ ئەو فەرمانبەری کە ئیستا دانیشتۆ بەم وەزعیم و چەوشیانەوە کاری خەڵک بەڕێکا و مامۆستایی کە خوێنکارەکانمان فێرەکە ئەو بەقاڵەی کە میوە ئەهێنێ ئەو کەسێک کە وڵاتەکە پاگەکاتەوە هیچیان کەمتر نییە لەمانی کە خۆیان بە حکومڕانە زانن ئەبێ هاوڵاتی بوون بچەسپێنین ئەویش بە خەونا چەسپێنرێ بە شانازیکردون بە مێژوشەوە دروست نابێ بەوە ئەبێ کە ئەمڕۆ کوڕی ڕۆژەکەی خۆمان بین بەو گیانەی کە پێشمەرگە ڕاپەڕینی پێسەرخست دەگەڵ خەڵکا بەو گیانەی کە پێشمەرگە ئیستا کوردستانی پێپارێزێ بەو ڕۆحەی کە شەهیدەکانمان خوێنیان پێبەخشی ئەبێ بەو ڕۆحە ببین بجەنگین نابێ ئەوکۆ بە ڕێزانە بین کە زۆر جامن لەگەڵ هەنێزانای ئاینیا قساکەم ئەڵێمەوە ناڵێن باشترین جیهاد قوتنی قسەیەکی حەق لە بەردەم سوڵتانێکی جایراڵن بەڵێ شەهادەت باشترین شەهادەت ئەوەیە ئێڵەن باشەوەرە با حەق بڵین باشەی بینەڵێ تۆ بەتەمای هەمومان بین بەکوشت ئەمە فڕیانی دەمامکەکانە بەڵێ با ئێمە بڕۆین
گرنگ ئەوەیە وڵاتێ دروست بێ کە سپینێ نەوەکانی ئێمە شانازی بکەن بەوە نەک بەردەوام کە بێ مێژووە ئەچینەوە دووبەرەکی و سێبەرەکی و شەڕی ناوخۆ و نەهامەتی و لە دەستدانی ئەوەی بەدەستمان هێناوە بەدەستی خۆمان ببینینەوە لەحزەی ئەوەیە ئەبێ هەمومان بە گیانی بەرپرسیارانە مامەڵە بکەین هەتا ستەمکاری هەبێ ئەبێ ڕاپەڕین بەردەوام دەستخۆش بێ کاگاسە و جەنابیشت چی بە چارەسەرزانی لەم کاتەیە بە بڕای منە بێ دۆخەکە زۆر ترسناکە و بیر لە چارەسەری فریاکەوتن بکەین بیر لە چارەسەری خراپتر نەبوون بکەینەوە بۆیە لێرە من ئەوە ئەڵێم بیرکردنەوە لە هەر ڕێگایەکی تونند و تیژی و پەلاماردان و ڕاپەڕین وەکو دکتۆر ڤاڵوتی دووبارەکردنەوەی ڕاپەڕین بە شێوەی نەوەیەک یا هەر شێواز لەم شێوازانە کارەساتی لەمە خراپتری بەدوادادێ و ئەنجامدانی شەڕی ناوخۆ و پەلاماردانی یەکتری شارەکانمان بە دەردی موسڵ و حەڵەب و ڕوومادی ئەبات بۆیە گرنگترینشت ئەوەیە کە یەکەم بڕێوەدەستانی کوردستان لەو مەترسێت تێبگەن و بە هیچ جۆرێ هەموو سازشێک لە پێناوی ئەوەی شەڕوونەیە سازشێکی حەڵاڵ و ڕەوایە لە هەموو لایەنەکانەوە دووەمیش بەڕاستی بڕێوەدەستانی وڵاتە پێویستە پێش هەموو کەسێک بیر لە ڕوانین و مەخاوف و بۆچوونەکانی بەرامبەر بکەنەوە ینی بچنە جێی ئەو لە جێ ئەو بیر بکەنەوە هەوڵمەند دڵنیایی بنەوە بە یەک چونکە کارەساتەکە لێرایە هیچ لایەک لە لاکانی تر دڵنیان نییە و تا ئەم دڵنیای دروست نەبێ ناوێرن سازشش بۆ یەک بکەن بۆیە بەڕاستی ئێستا کاتی کێبەرچەی سازشکردنە نەک کێبەرچەی یەک لە ناوبردن و پەلاماری یەکدان دەستخۆش بێ کاک فازڵ جەنابیشت دەستەبژێری ئەم گەلە ئەم میلەتە ئەم هاوڵاتیان لە کوردستانی باشوور جگە لە سیاسیەکان یعنی زۆر کاریگەریان نییە ئەم کاریگەریان بۆ نییە ینی ئەوان نەتوانن فشاریان هەبێ کاریگەریان هەبێت بەڵە خۆی هەر ئەوە شتێکی دیارە کە زۆربەی زۆری خەڵک ئەگەر یان ناڕازیش بێ ئەبێ کەمینەیە بێ یان ئەبێ بڵێن کەسانێک کە بێ پێشڕەوە بن کە پێش ئەو خەڵکە بکەن بەڵام بەو مەرجەی کە گومان ئەوانش نەبنەوە دیسان بە هەمان دەسەڵات تا ئەوەی ڕاپەر لە ڕاپەڕین کە کرا ئەوە حاڵەتی زۆر دەگمەنە کە خەڵکەکە بە یەک جار ینی بە یەک جار خوان هەڵسان بەبێ ئەوەی کە بەڵێ ڕاستە هینێک هەبوو کەمینەیە بوو کە بڵێ حیزبەکان بوو خەڵکان هانەیە بۆ ڕاپەڕین بەڵام خۆیان ئامادەی ئەوەیان هەبوو ئەو خەڵکە بێڕابەرە بێ ڕابەرایەتیە ئەمە کێشەیەکەمە کێشەی دووهەمیشەوەی بەشێکی ئەو خەڵکە باحترام بۆ بکەین بەشێکی ئەو خەڵک کڕاون ناڵێ هەموویان بەڵام بەشێکی کڕاون ئەندامی حیزبەکانە بەتابێ وڵای حیزبی هەردوو حیزبی دەسەڵاتدار کە خاوەن پارن کڕاون یعنی ئەو ڕاستە ئێستا موچەیەکی هەیە بە پاشە کەوتەکەم بەڵام لەولاو لە حیزبیش مۆشەیەکی تر هەیە لەبەرە بێدەنگە بەرژەوەندی لەوەی هەیە مەسەن ڕۆژەبیران بەشێکی ڕۆژەبیران باماشەوە کڕاو لەبەر ئەوەی لە شوێنێکی تری لە دەستگایەکە لە شوێنێکی ترە بە هەماژەوە یعنی مەسلحەتێکی هەیە قسەی لەسەر ناکە ئەمەیەکە ئەوانەی کە یعنی لە هەموو شتێ بێ بەش بوون لە هەموو بەشە من ئەمانە کەسایەتیەکن بە هیچ یعنی زۆر بەدەگمەن زۆر بەدەگمەن لە مێژووە یەکێ لە حاڵەتە دەگمەنەکانی مێژوو ڕاپەڕینەکەی نەوەیەک بوو ئەوەیە کە خەڵکەکە خۆیان شتێ بکەن بەیەکەوە چونکە خەڵکەکە خۆیان منەظەم نین منضەبط نین بۆ خۆیان ئەبێ ڕابەرەتەیەکیان هەبێ بۆ چارەسەرەکەش هەر ئەوەیە کە وتەمە بێ هەوڵێکی ئەوە بێ حیزبەکان ئەوەی کە بە دڵسۆزە خۆی بە دڵسۆزە زانێ بەشە سەرەکیەکانی دەسەڵات کە چەکداریە لەگەڵ پارێ لە ژێر دەستی حیزبە بێتە دەرەوە بێتە شتێک بێ کە سەربەخۆ بێ لە خەڵکە ئەو کاتەی تر ئەو ئینیانە وەکو بڵێن ئەو سیحریان نامین ئەو دوو حیزب ئەو سیحریان نامێن کە لەلایەکەوە خەڵەکەی بێ بدەنکەیان لەلایەکەوە خەڵکی پێ بۆ بەڕێسان مادومانکردن کاتان بەخشیوە بەرنامەکە بەو هیوایی کە دۆخی ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕوات کۆتایی بێت بەو پاوەندکاری کە لە دەسەڵات و لە ئابووری و لە گەشتکایەکانی ترا هەیە کۆتایی پێ بینەرانی بەڕێز بەم شێوەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارمان کە تایبەت بوو بە پرسیارێک کە ئەویش 26 ساڵ لە پاش ڕاپەڕین چی لەباری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا گۆڕا تا بەرنامە و بە بەتێکی تر بەخۆی گەورەتان ئەسپێرین خواتان لێوە